کەناڵی بیکێفۆ کەناڵێک بۆ هەمووان. خۆشەویستان، ئەمڕۆژ لە لەندەنی پایتەختی بەریتانیاوە لەگەڵتانین. ئەمڕۆ لەگەڵ خاتونێکی ڕۆژنامەوان، خاتونێکی چالاکەوان، خاتونێکی خۆبەخش. دەتوانم زۆر شتی کە بڵێم، بەڵام با لە زاری خۆیەوە چیرۆکی ژیانی خۆی بگێڕێتەوە، ئەزمموی ژیانی خۆی بگێڕێتەوە، سەرکەوتەکانی ژیانی خۆی بگێڕێتەوە. لەگەڵمان بن بەدەم چایەکی دەمە عەسرەوە ئیمڕۆ بەرنامێکی تایبەت پێشکەشەکەین. خاتو ژیان سڵاو لێبێ. سڵاو لێبێ کاکە گۆڤەگیان، بەخێر هاتی سەرچاوانمان. خاتو ژیانە پرسم، خاتو ژیان کێیە؟ ها بڵێن خاتو ژیان کێجا وڵا زۆریەوێ. من ناوم ژیان مۆبێرگە، باوکم ناوی عەلیە. خەڵکانێکی زۆرە پرسن ئەو مۆبێرگە لە چیەوە هاتووە، لەبەرەوەی باوکی مناڵەکانم خەڵکی دانیمارکە و پاش ناوی ئەوم وەرگرتووە کە مۆبێرگە و ئێستا بە مۆبێرگ ماوەتەوە. ماوەی زیاد لە 27 ساڵە لە کوردستان دەرچووم، 24 ساڵی لە دانیمارک بووم و بۆ 4 ساڵیشە چێت لە بەریتانیام و کاری پامنێریەکەم بۆ کەناڵی هەمووان، کەناڵی NRT. خاتو ژیانە پرسم، سەرەتا و بەر لە دەست پێک بچینە ناو پرسیارەکانەوە. ئەمەیە بزانم ئەم مایکە چی بەخشی و بە تۆ و چی لێ سەنوویتەتەوە؟ ئەمێ بڵم ئەو مایکە زۆر شتیاوە بە من، بەس هیچی لێ نەسەنوومەتەوە. بەهۆی ئەو مایکەوە خەڵک ئەم ناسێت، بەس ناسینەکەش ئەوەیە کە ئەتوانم خزمەتی ڕەوەندی کوردی پێ بکەم لێرە. چەندەها کوردم ناسانووە بە کوردستان، کوردانی ئێرە بڵێن. هاوکات بەهۆی ئەو مایکەمەوە ئەتوانم خزمەتی پەنابەرانی پێ بکەم، دەنگیانەگەیەنم. بەهۆی ئەو مایکەوە ئەتوانم خزمەتی خاوەنکارەکان بکەم، بەهۆی ئەو مایکەوە ئەتوانم خزمەتی ئافرەتان بکەم لێرە. بەڕاستی زۆر شتی یامەدێ، ینی کردومی بەو ژیانی کە ئێستا هەیە. خاتو ژیان ئەپرسم، جیالەوە تۆ هەواڵی ئەو پەنابەرانەژە گوێزیتەوە کە ڕۆژانە لێرە خۆپیشاندانەکەن. ئەمە ڕۆژێ لە ڕۆژان تووشی ڕوبەڕووبوونەوەی نەبووی لەگەڵیانە، تووشی ئێش و ئازارێک و قسەی ناخۆش نەبوویت؟ کاکە گۆڤەرنا بەداخەوە جارێک لە جاران لە یەک تێنەکەیشتنێک هەبوو، بەس لەخوا بەزابی ئەوەش ڕوون بۆوانێ و ئەوەش نەما. بە پێچەوانەوە من هاوڕێیەکی دڵسۆزی ئەوانم، ئەوانیش پاڵپشتی منن و بۆ کارەکانیشم بڵێن پەنابەرەکان. لەبەرەوە لەخوا بەزیابێ باکسەوە ئەوانەڵێن ئێمە ئەتپارێزین، یعنی کاتێک کە ئەچینە خۆپیشاندانەکان سیانچوارێکیان بەس دەوری من ئێن بۆ ئەوەی کە ئاگاداری من بن، بزانن کەسێک غەڵەت هێ ناکا، کەسی شتێک ناکا بەرامبەرم، من لێرەوە سوپاسیانەکەم و پێشیان ئەڵێم وەکو دایم پەیمانم پێداون من دایکی ئێوەم لێرە بۆ هەموو پەنابەرەکان و هەتا بتوانم خزمەتیانەکەم. چۆن داکۆچیەکەی لەسەر مافەکانیان؟ بۆ نمونە ئەو گەنجانەی کە خۆپیشاندانەکەن داوای جوابەکەن لەسەر ئێش و ئازاری میلەتەکەی خۆیان هاتوونەتە دەنگ، چیان بۆ ئۆکەی تۆ لێرە؟ ئەوەی کە من ئەتوانم بۆیان بکەم لێدوانێکیان لێ وەرەگرم، ئەو داخی کە لە دڵیانە ئیتر داخی دووریە لە کەسوکاریان، داخی ئەوەیە کە ژیانیان لە کوردستان بەجێ هێشتووە، داخی ئەوەیە کە لە هەموو خۆشی و خۆشەویستی و سۆزی وڵاتەکان و دوورن داخەکەی خۆیان دەرەبڕن بۆ مایکەی من و زۆر جار ئەو داخەش ئەبێتە هۆکاری وەرگرتنی پەنابەریان و مافی مانەوەیان لە وڵاتە. ئەوە بۆ من شانازێکی گەورەیە کە چەندەها کەیس یانی چەندەها پارێزەر هەبووە پەیوەندی پێوەکردوم کە دەڵێ بەهۆی ئەوەی کە قسەی بۆ خۆت و کەناڵەکەت کردووە پەنابەرەکانی کە کەیسەکانیان لای منە ئیقامەیان وەرگرتووە. ئەوە وا ئەزانم ئەو ڕۆژە من بوومەتە شاژنی ئەم وڵاتە لە خۆشیە، ئەمەنە دڵخۆش ئەبم بەوان.
خاتو ژیان ئەپرسم جیا لە کاری ڕۆژنامەوانی خۆت کە وەک ڕۆژنامە نووسێ کارەکەیت جیا لەو تۆ کاری ماڵەوەژەکەی کاری ئۆفیسیشەکەی ئەم هەموو ئیشانە چۆن ئەتوانی بەڕێوە ببەی وەکو خانمێک کە ئەزانم توانات زۆ لەوە زیاترە. زۆر سپاس. بەڕاستی کاری ماڵەوە زۆر ناکەم لەبەری هەر خۆم تەنیام لە ماڵەوە نە ماڵ پیزە بێ و نە خواردن بۆ خێزان لێنێم تاکو و کۆمەڵقاپشتن و ئەو شتانە. بەڵام کاری ئۆفیسەکەمەکەم لەگەڵ بەسمەخانە و حەزێکم هەیە ئەویش خەڵک بخەمە سەرکار. بۆ نمونە ئێستا لە پلانمان هەیە 2 خاتوونە بیان خەمە سەرکار شۆپێکی خەیاتیان بۆ دابنێم. بۆ من جێ خۆشحاڵیە کە ئەتوانم دەستی هەندێک کەس بگرم ئەیتر لە ڕێی بزنسەوە بێ کارەوە بێ یاخود لە ڕێی ئەوەی کە یارمەتی یاساییان بین یاخود لە ڕێەوەی کە مایکەکەیان بۆگرم ینی بە هەموو شێوەیەک دڵم خۆشە زۆر هەرچی چەندێکە بربەست زۆر هەبووە بەڕاستی لە بەردەمما ینی بەداخەوە هەر من چەنە هەوڵەیەم کە ئافرەتی ئێرە بۆ نمونە دەربکەوێت بە باشی چەنە هەوڵەیەم کە لاوااسترین خاڵیان بکەمە گەورەترین خاڵ و راپۆرتیان لەسەرکەم دەریان بخەم بەس ئەوان لە لاوە من ئەشکێنن هەوڵ ئەیەن کە بمڕوخێنن بەداخەوە بەس ڕۆژێ لە ڕۆژانیان هەر خۆیان یەنەوە بۆ لای من و داوای یارمەتی ئەکەن و بە خۆشحاڵیشەوە یارمەتیانێم. هیوادارم کە بتوانم لە چەند مانگی داهاتووە ئەو بزنزەی کە ئەڵێم ئەوەش بخەمە کار و ئەو خاتونە و چەندەها خاتونی تر هەیە ئەزانم سودمەند دەبن لەو بزنزە ناڵێم چییە بەس دڵنیام ڕۆژی خۆیە ئاشکرابێ. خاتو ژیان ئەپرسم ڕۆژێ لە ڕۆژان راپۆرتێکە کردبێ بەڵام راپۆرتەکە بە دڵی کوردانی بەریتانیا نەبوو بێ هیچ کاردانەوەیەک ڕوویان داوە لەوانەوە بەرامبەر بە تۆ؟ ناوەڵا لەخوا بەزیابی راپۆرتەکانم بینەری باشیانە ینی ملیۆنی تێپەڕانوە ینی چەندەها راپۆرتم هەیە کە 5 ملیۆنێکی تێپەڕانوە کەس ناڕزایی نەبووە بەڵام کەسانێک هەن لەواچێ باری دەرونیان زۆر باش نەبێ ئەچن نەک ڕەخنا ئینشاڵڵا ڕەخنەی بنیادکەریش وە جنێ و ئەیەن یا قسەی واعکەن نازەم لەکوێوە هێناویانە هەڵبەتە لە خۆیانەوە هێناویانە یعنی خۆیان هەڵبەتە شتانیان کردو یا ئەو شتانم بۆیە بە منی ئەڵێن ئەمێ لێرە پێیان بڵە مڵی دڵگرانم ناکەم بەزەیم پیاتانایەتەوانێ چونکە من ئەبینەن هەر بەردەوامم و هەر بەردەوامیژە بم چونکە ئێمە میدیاکار و ڕاگەیانکار هەمیشە ڕوبەڕووی قسەی ناشرین بوختان خۆشەوەشە هیچ بەڵگەیەکی چیان نییە هەر لە خۆیانە قسەکەن چونکە کوردەکە وایە من بەڵگەیەکەم هەبێ لەسەر تۆ بەکارێنم دەژێت کوردەکە وا خوا خەڵقی کردوین بەداخەوە بەڵام لەخوا بە زیابێت من لە باشە زیاتری چ نەبوو بۆیان ئیتر ئەویشی هەرچێکەکە حەڵ بێ بەخوا. خۆشەویستانە چینە ناوبڕێک و دێنەوە لاتەن. کەناڵی بیکێفۆ کەناڵێک بۆ هەمووان. خۆشەویستاناتینەوە بۆ لاتان بەردەوامە بین لە چاوپێکەوەندەکەمان لەگەڵ ڕۆژنامەوان خاتو ژیان. خاتو ژیانە پرسم بەردەوام لە کاتی پەخشە ڕەخنە و لێگیرێ ئەم ڕەخنەیە بۆ؟ هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ دووشت یەکەمیان ئەوەیە من زۆرینەی ژیانم لە ئەوروپا بەسەر بردووە لە زمانی کوردی دابڕاوم هاوسەرگیریەکەشم لەگەڵ کەسێکی ئەوروپیا بوو ینی کوردیم بەکارنێنا دووش بەشێکی زۆری خوێندنم بە زمانی عەرەبی بووە خەڵک زۆر جار ڕەخنە لە زمانی کوردیەکە مەگرێ هۆکارەکەی ئەوەیە ینی من بەڕاستی لەبەرەوەی دابڕابووم لە کورد فێری زۆر وشەی نوێ نەبووم بۆ نمونە من حتا لە کوردستان بووم بە ئیمزانەوەت ئیمزا هاتوومە ئێرە بووە بە واژۆی مقڕی کوێ بکەم بەسەمە لە کوێ واژۆ زانم بەخوا بەس دوایی فێر بووم ئەوە یەک دووش ڕەخنەکان زیاترەوەیە من
لەبەرەوەی ڕەوۆمە هەندێک جا هەناسەم توونگە بێ خاصن هەوای ئێرەش خۆتانەزانن پاک نییە ئەزێتی سیەکانمە یاخۆت بەری هەناسەمەیە کەسانێکەن زۆر شتی ناشتی نەنووسن منمێ پێیان بڵم یان من هەواڵەکەتان پێگەێنم هەناسەم توونگە بێ خنکێم کێشەی تۆ نییە کێشەکە هی منم بۆ ئازارەوە ئەمێ پێشان بڵم وەڵای نەمکڕیوە بەخوا و ڕەبۆیم نەکڕیوە خواگیان پێی بەخشیوم و ناشی فرۆشم پێتان بەخوا کێ حەزی لێ بڕوا خۆی توشکە بەڵام واز لە من بێنە من کە ئیشەکەی خۆم ئەوەیە بە پێی توانە و بە زیادیشەوە هەواڵی خۆم هەوڵێم بگەێنم یعنی زۆر هەواڵ هەیە لە منەوە کەدا ئەکەی خەڵک ئەڵێ ڕاستنی ئەو هەواڵە بەس دوای دوو ڕۆسێ ڕۆژەکە هەر خۆیانەوە هەواڵەدا بەزێنن هەڵبەتە من سەرچاوەکانم زیاتر لە ناو وەزارەتەکانە لەبەرەوەی کە من لێرە ڕۆژنامەوانێکی فەرمیم لە وڵاتەش یعنی پرێسی بەریتانیشم نەکەر بڵین کوردی ئەو هەواڵانی کە من بۆ منیات لە سەرچاوەیەکی بڕوا پێکرا و ناوەزارەتەکانەوەی ئەو کاتە بڵاوەکەمەوە ئیتر ڕەخنەکان زیاتر لەسەرەوەیە کە هەواڵەکە ڕاست نییە یاخود هەناسەی تونگ بوو یاخود کوردەکەی خوارە یا نەڵێن دەنگی ناخۆشەی وڵای من ئەم کەلسوم نیم دەنگم خۆش بێ من هەواڵە گێزمەوە بخوا خۆزگە دەنگم خۆش بووە هەم گۆرانیشم بۆت هەم هەڵیشمە گێزا بەسی تر خوا ئەوە یاوە دەستکاری کاری خوش ناکرێت تو ژیانە پرسم تۆ ڕۆژانە هەر بە ئۆفیسەکەت و بە کەناڵەکەت و بە چیکەوە مەشغوڵی باسی ڕۆژێکی خۆمە بۆ بکەم کە هەڵەستم لە خەو پێش هەموو شتێک قاوەکە هەواڵی ڕۆژانەی وڵاتەکە ئەخوێنمەوە کوردستانیش و دانیمارکیش لەبەری بمێنمێ بەشێکی من لە دانیمارکە هەواڵەکان ئەخوێنمەوە دوای خۆم ئاماداکەم بەرەو ئۆفیس بەشێکی زۆری بە پێ ئەڕۆم لەبەرەوەی کە پێویستیم بە جوڵانە لە ئۆفیس هەردانیشی دوای ئەوەی کە کاروباری ئۆفیسەکەمان جێبەجێ کرد ئەنجا ئەڕۆم ئەگەڕێم بزانم دایم مایکەکەم کامێرا ترایپۆرتی کامێراکەم هەموویم لە جانتاکە دایم تەلەڤیزۆنێکم پێ لە جانتاکەمە ئەڕۆم بزانم چی سیر و سەبرە هەیە تەسویرەکەم بڵێن ئەینێرم بۆ کەناڵ چی زەڕور هەبێ و بە تایبەتی ئێستا بڕگەی سێلفیمان هەیە لە کەناڵ واتە بەبێ مایک لە هەر شوێنێ شتێکی تایبەتم بینی ئاوا تەسویرەکەم و باسی ئەو شتیان بۆ ئەەکەم لەبەرە خۆم بەوە مەشغوڵەکەم زۆر جاریش بازاری نەک بۆ خواردن چونکە تەنیان بەڕاستی زیاتر لە دەرەوە لە فەی شتێکە خوانسان زیاتر جلوبەر ئافرەت تێر ناخوا لە جلوبەر و میوە کڕین ئیتر ئامادەکاریەکەم بۆ لاوی شەو هەواڵەکان داڕێژم ئەینێرم بۆ کەناڵ پێیان خۆش بێ داغڵەبم پێیان هەواڵەکان پێ باش نەبێ لە ماڵم ینی من شەوانە کاتژمێردا بە کاتی بەریتانیا ئەو کاتەی تر ئەزانم هەموو شتەکانم تەواو بووە جا سەیری فیلمێکەکەم یا کتێبێکە خوێنمەوە هاتو ژیان قەت ڕۆژێک هەبووە هەواڵێکت هەبێ بینێری بۆ کەناڵ بینێری بۆ ئارتی هەواڵەکەت دانەبەزێت تۆش نیگەرانبی قەت ڕۆژێەوە ڕووی داوە وەک هەواڵ ئەکید ئێمە ڕۆژانە هەواڵ ئەنێریم بۆ کەناڵ بە پێی سیاست و بە پێی پێویستی و بە پێی گرنگی هەواڵەکە دای ئەبەزێنن یا دای نابەزێن ئەگەر دای نەبەزێنن دیارە کەناڵ پێیانێ نەبووە لەبەرەوە گوێ نامێ بەڵام زۆر جار نیگەرانە بم کاتێککە لێدوان وەرەگرم لەو گەنجانە کەناڵ دای نابەزێنێ لەواچێ بە پێی کەمی کاتی پەخشی تەلەڤیزۆن بێ یا بە هەر هۆیەکێکەوە بێ دانابەزێت دوای گلێکانێتە سەر من ئەڵێن ژیان خان بۆ تۆ داو نەبەزانوە وڵی ئەوەی لەسەر منە زۆر جا لەبەر چای خوانەی نێرم بۆ کەناڵ کە کەناڵ دای نەبەزێنێ گوناحی من نییە بەخوا چی یادگاریکی خۆشە هەیە ناخۆشە هەیە لەم کارێکە تۆ ئیکێ ڕۆژانە کاکە گۆبە یادگاری خۆشم زۆرە ئەم تەلەڤیزۆنە زۆر شتی مندی فێر کرد کە ئەچمە ماڵی خەڵکۆ کە قسە ئەەکەم لە ئازاری خەڵک تێ ئەگەم یا لە ژیانی تازەی خەڵک فێر ئەبە شت زۆر فێر بووم
بۆ زۆر دەوڵەمەند بووم بەڕاستی بۆ مایکە من دەوڵەمەند بووم سەبارەت بە شارەزایی ژیان جۆرا و جۆری و جیاوازی ژیانی کوردانی تاراوگا یادگاری سیر و سەمەرەشمەیە کاتی پەخشا یەکێکێت ڕێک باوەشم پیاکە و ئەڕوا خەڵکە نووسێمە سینناریۆ با من لە کاتی پەخشا بەم سینناریۆ لەکێ داوا من هەر خۆمم کامێرەمانم نییە یعنی من کامێرە دانیم بەرامبەر خۆم لەسەر ئەو شەقامانە هەتاکو سعات دەیشە و دەونیشە و بە تەنیام کاتێکێکێ باوەشێکم پیاکە ئەم سینناریۆ لەکێ دروست بووە بە هەر حاڵ ینی ئەو شتانە ڕۆیە یانیان سەرماچەکەن و ئەڕۆن یانیان زۆر جار قسەکەن باشە تەلەڤیزیۆن خۆیان لەوێ ئەی بڕن یەکسەر ئەو شتانە ڕوو ئەیە و لە هەموو کەناڵێکی جیهانیش ئەو شتانە ڕوو ئەیە بەڵام وا دیارە کوردەکەی خۆمان ئەو شتەی زۆر نەبینیوە بۆیە یا ڕەخناگرن یان قسەی نابەجێ ئەکەن کاتێکە شتی وا ڕوو ئەیە بەڵام من لێرۆپیانەڵم ڕابێن بەخوا کەناڵە جیهانەکانی شەمی وە من چەندجار لە کەناڵی BBC و لە چەندین کەناڵیکەی جیهانی بینیومە بەڕاستی بۆیە من هەمیشە وتومە جیا لەوەی کە تو ئێستا لە بەرامبەر من دانیشتیت و لە بەرنامەکەمایت بەڕاستی من وتومە خات و ژیان یەکێکە لەو کەڵەژنانەی کە بەڕاستی لە کووردا هەڵکەوتووە ئێمە لە کۆندا حەبسەخانی نەقیب و کۆمەڵی شێرەژنی کوردمان هەبوو لەم ڕۆژا خات و ژیان و کۆمەڵی ئافرەتانی کوردی کەمانەیە کە بەڕاستی جێی شانازین من ومێدەوارم بەردەوام بیت ئینسان کە دەرکەوت ڕەخنەی لێژیرێ مرۆڤ کە چوە شوێنێ کاری کرد لەوانەیە خەڵگە بێ قسەی پێ بڵێ لەوانەیە خەڵگە بێ ڕەتفعلێکی هەبێ بۆیە ئەمانە وەکو چۆن بڵێ دارێک ئەخەیتە ناو ئاگرێکەوە گروتینەکەی زیاترەکەم بۆ شێوازە ئەیبینم تۆش گروتینە زیاترە بێ و بەردەوامیت بۆ کاری ڕۆژانەت زۆر زۆر گرنگە کەناڵی بیکێفۆ کەناڵێک بۆ هەمووان